چواردەی دوو کە دەکاتە ڕۆژی دووشەممە ئەشی بینین لە هەموو کەناڵ و ڕاگەیاندنە جیهانی و ناوخۆیی و کوردیەکانیشەوە بابەت و باسی لەسەر دەکرێت و مسلمانیش ضرورە لێ بە ئاگا بێ. ئەویش پێی دەڵێن ڕۆژی خۆشەویستی، ڕۆژی عاشقان، ڕۆژی دڵدارەکان. بەڵام زۆر باشە ئێمەی مسلمان هەر وشەیەکمان بیست تۆی خۆشەویست، تۆی برای ئازیز، تۆی خوشکی ئیماندار قەت چاولێکەری کوێرانە مەکە. بزانە ئەمە لە چیەوە هاتووە، ئەمە بنچینەکەی چییە، کتێبی بۆ بخوێنەوە. خۆ ئەگە تۆ بۆ خۆت ئەو مەجالت بۆ نەڕەخسا، ئینشاءالله ئێمەی مامۆستای ئاینی منبەر و میحرابی مزگەوت بە پێی توانە، بە پێی زەمەنێک کە لە بەردەستمانایە و فریە خوێندنەوە بکەوین، ئەو بابەتە بۆ جەنابتان بە ڕوون و ڕەوانی نەزەمی کەس دەکەین، نەمەدحی کەس دەکەین. ئەمە واقعە، ئەمە کتێبە، ئەمە مێژووە بۆ ئێوەی ڕوون دەکەینەوە. چواردەی دوو سەرەتا 700 ساڵ پێش زاین، یعنی 2711 ساڵ لەمەوبەر، ئەوە لەو کاتەدا ڕووی داوە. 2711 ساڵ لەمەوبەر باسی دڵداری و عاشقێتی نەبوو. دەوڵەتێکە بوو، دەوڵەتی ڕۆمی، دەوڵەتی ڕۆمانی کە پایتەختەکەی شاری ڕۆما بوو. شاری ڕۆمای ئێستا ڕۆمیلیوس بنیاتی ناوە، پاشایەک بۆ ناوی ڕۆمیلیوس بووە، شاری ڕۆمای بنیادناوە. دەوڵەت و ئیمپراتۆریەتەکەش پێی وتاوە دەوڵەتی ڕۆمانی، حتا کە ئیسلام لە بەینی برد دەوڵەتێکی زلهێزی جیهانی بوو، وەکو ئەمریکای ئێستا دەسەڵاتدار و هەیمەنە هەبوو بەسەر دنیادا. پاشای ئەو وڵاتە واتە ڕۆمیلیوس وا دەزاندرا کە باوک و دایشی بە منداڵی نەماون، دەڵە گورجێک ناوی هاڤیا بووە، هاتووە هەموو ڕۆژە شیری داوەتێ. دەیانگوت ئەو جورئەت و ئازایەتیەی ئەو دەڵە گورگەیە کە شیری داوەتێ. لە ڕۆژی چواردەی دوودا ئەو دەڵە گورگە هاتۆ شیری داوەتێ. بۆ یادکردنەوەی ئەو مناسەبەتە هەموو ساڵە دەهاتن سەگێکیان سەر دەبڕی کە لە ئاینی ڕۆمانی ئەو سەردەمەدا سەگ هێمای خوای پاچێتی بۆ پەنا بەخوا. بزنێکیشیان سەر دەبڕی، بزنیش هێمای خوای پیت و بەرەکەت بووە. دوو گەنجی تازەلاویشیان دێنا ڕوت و قوتیان دەکردنەوە، یەکیان خوێنی سەگەکە و یەکیان خوێنی بزنەکەیان بەسەرا دەکرد. بەناو شاری ڕۆمای ئەو سەردەمەدا شارێکی عەزیم و گەورە بۆ پایتەختی وڵاتی ڕۆمانیا بووە، دایانژێڕان. ئەو کەسانەی کەوا ئومێدی منداڵبوونیان هەبوو بێ و منداڵیان تا ئەو کاتە نەبوو بێ و نەزۆک بوو بن، دەچوون زمانێکیان لەو خوێنە پیسە دەدا کە بە لەشی ئەو گەنجانەوە بوو، دەیانگو مناڵی دەبێ. ئەوە هەموو ساڵە ئەمە دووبارە دەبەوە ئەو بیر و باوەڕیان بوو. جا ئینسانەکە خوای نەناسی هەر ئەگەڕێ بە دووی خوایەکە کە خوای حەقن نەدۆزیەوە کە ئەڵڵایە، مێشکت پڕ دەبێت لە بیر و بۆچوونی بەتاڵ ئەو جەهالەتی ئەو زەمەنە. ئەمە بەردەوام هەموو ساڵێ نوێ دەکرایەوە هەتا ساڵی 270 زاینی، واتە توان 970 ساڵ چواردەی دوو ئەو جەژن بتپەرستێ بوو. ساڵی 270 زاینی بوو. ئیمپراتۆریەتی ڕۆمانی لەو وەختە ناوی کلودیوسی دووەم بوو، لە جەنگا بوو لەگەڵ نایارەکانیدا. بۆ ئەوەی گەنجان بە ژنهێنان و دڵداری و مەشغوڵ نەبن، وتی هەر کەسێ ژن بێنێ. دەوڵەتی مەسیحی بوو تەبعاً ڕوویدا، هەر کەسێک هەر قەشەیەک کڕوکچێک لە یەک مارە بکە، من ئەو قەشەیە لە سێدارە دەدەم، یان ئەو گەنجە دەکوژم. خەڵک نەیدەوێرا ئیعلانی نیکاح بکا بە ئاشکرا، کەس نەیدەوێرا ژن بێنە شوو بکە. قەشەیەک ناوی ڤالانتاین بوو. لەوێدا ئەمجا ڤالانتاین هاتە پێشەوە کە ئێستا پێڵان ڕۆژی ڤالانتاین و ڕۆژی عاشقان. 970 ساڵ دوای چواردەی دوو ڤالانتاین کاکە پەیدا بووە. ئەینا پێشدا جەژنێکی بتپەرستی بوو. ڤالانتاین هات کوڕوکچەکانی بەدزیەوە لە کەنیسەدا لە یەک مارە دەکردن، هەتا ئاشکرا بوو. ئاشکرا بوو، خۆڵبەستیان کرد و بردیانە زیندان. لە زیندانە دەرگەوانی زیندانەکە سەیری کرد ئەم پیاوە عیبادەتی خوا زۆر دەکە بەسەر دینی خۆی. ئەو زەمانەی ئاینی ئیسلام نەبووە، ئەو لەسەر دینی حەزەتی عیسا بوو بە حیساب، لە کتێبەکانەوە نووسراوە. کابرای دەرگەوانی زیندان وتی من کچێکم هەیە چاوی نابینێ، گوێی نابیستێ، زمانی قسە ناکە، قاچی شەلەلە، دوعای بۆ بکە، چاک بێتەوە، وعد بێ، من ئەو کچە دەدەمێ. لەخوا پاڕایەوە خوا شفای کچەکەی نادو چاک بۆەوە. وتی کچەکەت دەدەمێ، بەڵام قەشە بیری کردەوە لە ئاینی مەسیحیدا ئەوەی زانای ئاینی بێ و پیاوی ئاینی بێ نابێ ژن بێنێ، چونکە لە قەشایەتی دەردەکرێ. وتی با ناوم بمێنێتەوە باشترە، قەشایەتی ناکەم، ئەو زەواجە ناکەم. پاشا بانجی کرد، وتی ئەگەر بێت و واز لە دینی مەسیحیەت بێنی و بێسە دینی ئیمپراتۆر کلیدیوسی دووەم و ئەم کچە مارەکەی، من عەفوت دەکەم و ناتکوژم.
وتی نەخێر هەر لەسەر دینی خۆم دەمێنمەوە ئەو زەواجە ڕەفز دەکەم و با ناوم لە خەشایەتی نەسڕێتەوە. یەکسەر لە ڕۆژی چواردەی دوودا ئەو کاتە سەرپەڕاندن هەبووە لە جیاتی سێدارە بە شمشێر سەریان پەڕاند. دوای ئەوە کە مەسیحیەکان هاتنە سەر حکم و دەسەڵاتی مەسیحی ڕۆمانیەکانی زەعیف کرد، دەوڵەتی ڕۆمانی بوو بە دەوڵەتێکی مەسیحی، لە چواردەی دوودا هەموو ساڵێ یادی لە سێدارەدانی ئەو قەشە ڤالانتاینیان دەکردەوە. مێژوو دێتە پێشەوە سوبحانەڵڵا ئەم بەسەرهاتانە هەر دەمێنن. ئەم چواردەی دووە و ئەم ڤالانتاینە ئیتر بوو بە باس و خواسی ناو باسان و گەنجان و کوڕان و کچان. لە ئەوروپا لە چواردەی دوودا دەهاتن لە هەموو شارێکە لە هەموو دێیەکە کام کوڕەی گەنجە و کام کچەی گەنجە ناویان دەکرد لە تورەکەیەکەوە. کوڕەکان لە تورەکەیەکە و کچەکان لە تورەکەیەکە. بە پیاوێکیان دەگوت بە قەشەیەک وەرە ناوەکانیان دەرێنە، ناوێک لەم لاو لەولا کوڕ و کچێک دەردەچوون دەیگوت بڕۆن ئێوە بە خۆتان ساڵێک بەیەکەوە بن تا ساڵی داهاتوو. ئەگەر یەکتریتان بەدڵ بوو ئەوە زەواج بکەن و بیکەن بە ژنومێردایەتی. ئەگەر یەکتریتان بەدڵ نەبوو بەیەکەوە نەدەگونجان ئەم جارە قورعی بۆ دەکەینەوە یەکێکەشکە هەڵبژێرن. حتا لە وڵاتی ئیتالیا هەستیان کرد بە هەزاران منداڵی بێشەرعی فڕێدرا. وتیان کاکە ئەوە بە کەڵک نایە، لێی بێزار بوون. ئێستا لە ئەوروپا سەر لەنوێ ئەم جەهالەتە جارشکە زیندوو بووە. ئەوانەی چوونە وڵاتی ئەوروپی هەمویان دەیجێڕنەوە بینیویانە کە لەوێ زۆر بە ئازادانە کوڕ و کچێک بۆ خۆیان دەڕۆن بە هەفتە بە مانگ سەفەر بەیەکەوە دەکەن، هیچ باسیش نییە و هیچ کەس پێشی عیب نییە. دەڵێ ئەوە چییە لەگەڵت؟ ئەڵێ بۆی فرێندمە، کچەکەوا دەڵێ یان کوڕەکەڵەوە گێڕڵ فرێندمە، یعنی کوڕە هاوڕێکەمە یان کچە هاوڕێکەمە. ئەڵێ هاوڕێمە، هیچ مشکلە نییە، بە مانگ سەفەری لەگەڵ دەکا بۆ کەناری دەریا و مەلەی لەگەڵا دەکا. ئەوە ئێستا ئەوروپا خەریکی ئەوەیە. وەزەواجیش لەوێ گەیشتووەتە ئەو حاڵەتەی ژن و پیاوێک ئەگەر یەکتر ببینن ئەڵێ وەرە با ماوەیەک بەیەکەوە بژین، من قاپێکی شلە دێنم تۆ قاپێکی برنج، من کەوسکێک تۆ چەتاڵێک، من دۆشەکێ تۆ سەرینێک، هەتا بەیەکەوە ژیان کەیە جیا بووینەوانە سەرینی خۆت بۆ خۆت و دۆشەکی خۆم بۆ خۆم و هەرێکە بۆ ماڵی خۆی. یعنی ئێستا ئامارێک هەیە دەڵێ ئەوروپا و ئەمریکا مەترسی ئەوەیان هەیە تا 100 ساڵیکە خێزان بە یەکجاری لە بەدێک هەڵدەوەشێ، شتێک نامێنێ ناوی ژن و مێردایەتی بێ، هەر دەبێتە ڕەفاقەت و هاوڕێیەتی. حیفم لێ دێ لە وڵاتی کوردەواری موسڵماندا خەڵکێکە ئێستا دیعا بۆ ئەو بۆی فرێند و گێڕڵ فرێندە دەکا. یعنی زەواجی ئیسلامەتی خواناسی و دینداری کوردایەتی پێشتێکی دواکەوتویە و پێجەهالەتە. ئەمەیە ئەم گوڵی سوورەش پەیدا بووە. ئێستا لە ڕۆژی عاشقاندا دەبێت جلی سوور بێ و گوڵی سوور بێ. گوڵی سوور و جلی سوور ڕەمزی خوێنە، یعنی خوێنی ئەو سەگ و بزنەی کە کاتی خۆی لە جیاتی ئەو گورگە سەردەبڕدرا. ئەها تی بگە مەبەستەکە چییە؟ هەر کوێرانە شوێنی شت مەکەوە تۆی مسڵمان. کابرا لە تەلەڤیزۆنا پێمانەوە ڤالانتاینت پیرۆز بێ، ئەخ بەڕێزەکەم پێم بەزەیم پێدادێتەوە، چونکە ئەزام نازانی ڤالانتاین ڕەم بێت چ بێ، یان زۆر زانی و دەتەوێت ئەم خەڵکە هەڵخەڵەتێنی کە لە کاتێکە ئێمە نە قەشەین و نە مەسیحین و نە گاور و جوولەکەین. ئەی خوای گەورە نافەرمێ ومن يتوله منكم فإنه منهم، هەر کەسێ وەکو ئەوان بکات لەوانە. إمام ابن كثير لتفسير آيات هذا فمن ليتقي أحدكم أن يكون يهوديا أو نصرانيا وهو لا يشعر. أمان مسلمان أقال ليه نبي بقاوريان بجولك وهستي شد بخوان نكرد بيه، دفعه هستی شد بخوان نکرد بیا. پیغمبری خاص اصلا فرموی بیانیان کنویجی بیانی تان کرد حتی و برز دبیت و هیچ نویجی کی سنت مکن. دوای نویجی بیانی سنت نی حتی و برز دبی وقتی نویجی ششتنگاوا. فرموی مغربانیش دوای عصر نویج مکن حتی بانجی مغربی دادا. لصحيح مسلم هذا فرمي حينئذ يسجد لها الكفار، چونك لو وقت دا كافر و روش پرستکان سوزده بو روش دبن. مسلمان خو اگر بونیت سوزده بری اویش کافر دبی، تو سوزده بو رب العالمین دبی. بلام چونك لو کات دا هاوکاتی سوزده کابرای چی روش پرست تو می ببو خوا، تو سوزده کد وازده بین بلام بو اوی فی روشتی او نبی. اگر سوزده نویش قدغه کراو بی که بۆ خوای تاک و تەنهایە ئەی ڤالانتاین و گوڵی سوور و جلی سوور ئەبێتەوە تۆی گەنجی مسلمان چۆن ڕەوا بێ. تکام وایە با بە ئاگا بین، باش تەکان وەکو خۆی تێ بگەین. لە ئیسلامدا خەڵکێک ئەمجاران بێ پێمان بڵێ ئەی خۆشەویستی نییە، بەڵێ بەڕێزەکەم بەرە وەڵڵا ئیسلام سەر تاپا خۆشەویستیە، بەڵام خۆشەویستی کورتکراوە نا تەنها لە عەلاقەیەکی ناشەرعی نێوان کوڕ و کچێکدا. خۆشەویستی ئێمە لە ڕەب العالەمینەوە دەست پێ دەکا. خۆشەویستی حەق تەعالا کە تۆ ئەو خوات لە هەموو شتێ خۆشتر بوێ. بۆچی؟ ئەو خوای لە ڕەگەزی خۆت
ڕەگەزی بەرامبەری بۆ دروست کردووی ئەها خوا ئافرەتی بۆ تۆ دروست کردووە یان ئەی ئافرەت خوا پیاوی بۆ تۆ دروست کردووە خوا جوانی کردووی خوا چێ بە ئارزوی خۆی جوان دەبێ هەموو ئەو کچەی کە بە جوانی خۆی دەنازێ خوا نەکردە یەک غازێک پێ تاپتەقێتەوە دەم و چاو دوای لە دەبێت لە ژوورەوە خۆ سجنکەی ئەو کوڕەی کە بە جوانی و باڵابەرزی خۆیان دەنازێ فەخر بەسەر ئەرزا دەکا لە یەک حادیسەدا خوای گەورە دەتوانێت بتخاتە سەر عەربانەیەک و پاڵت پێوەنێن خوا لە هەموو شتێ خۆشتر بوێ خوای پەروەردگار عەقڵی داویە ئەی گەنج هەر هەزاران گەنجی وەک تۆ هەیە بەس هیچی کەم نیە عەقڵی کەمە هەها شێتەوە خەڵک گاڵتەی پێ دەکا تۆ خوا گەورە ئەو عەقڵە جوانەی پێبەخشیوی ئەی لەش ساغی ئەی ئەو گەنجە ئەو کوڕ و کچەیکەوە حەزت لە خۆشەویستیەکە بیر بکەوە لە پێش هەموو شتێکا لە خوا لەشی ساغ کردووی وەڵڵاهی ئازارێک لە لەشتە لە جەستەتدا بێ بیری هیچ نییە ئیلا نەخۆشەکەی خۆن نەبێ خوای گەورە دڵی خۆش کردووی دەیان کوڕ و کچی گەنجمان هەیە تووشی نەخۆشی دەرونی بووە هەر نازانێ ژیان چییە لە هیچی کەم نییە کەچی دڵی ناڕەحەتە تۆ خوا دڵی خۆش کردووی جا تو خوا کەسێک ئەو خالیقە نەناسێت کە ئەمانەی هەموو پێبەخشیوی وەفای بۆ خوا نەبێ تۆ بڵێ وەفای بۆ کچی خەڵک هەبێ تۆ بڵێ کچێک وەفای بۆ کوڕی خەڵک هەبێ نەبەخوا خۆشەویستی حەق تەعالە لە پێش هەموو خۆشەویستیەکەوەیە ژیانی ئێمە بە خۆشەویستی دەست پێ دەکا پاشان خۆشەویستی پێغەمبەری نازدار کە خیانەتی قەدەغە کردووە پاشان خۆشەویستی ئەم ئیسلامەتی ئەم ڕێبازە جوانە ئەی ڕێبازی پێغەمبەرانە خۆشەویستی ئەهلی ئیمان کە ئەو خەڵکت خۆش دەوێت بەس لەبەر خاتری خوا هیچ شێکت پێی نییە و لەبەر خاتری خوا ئازانیەوە چەند خۆشە